بازاڕەکانی قەزای سۆران قەرەباڵغن، هاوڵاتیان هاتوون وەکو نەریتی ساڵانەیان ئامادەکاری بۆ جەژنی قوربانی پیرۆز دەکەن. لای گەلی کورد هەمیشە جەژن و بۆنە ئیسلامیەکان بایەخی تایبەتیان هەیە و ڕێوڕەسمی کۆمەڵایەتی گەورەیان بۆ ساز دەدرێت. ئەگەرچی دۆخی دارایی هەرێمی کوردستان تا ئێستاش ناجێگیرە و بێ بازاڕی و قەیرانی موچە گیرفانی هاوڵاتیانی خاڵی کردووە، بەڵام ئەمە خەڵکی لە گرنگیدان بە جەژن و بۆنە ئاینیەکان سار نەکردوتەوە. دیارە جەژنی قوربان بۆنێکی ئاینی موسڵمانانە و موسڵمانەکانیش پێوە بابند دەبن. سوپاس بەخوا کەمە خاوەنی دوو جەژنین، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانی پیرۆز کە بە پیرۆزترین بۆنە ئاینیەکانی موسڵمانان دادەندێتن و دڵی موسڵمانی پابندە بە جێژنەکان، پابندە بە مناسکە ئاینیەکان، دڵیان خۆشە، عن حەزی لێ ئەگەر هیچ شتێکیش سەردانی نەکرێت، هیچ کەسێک سەردانی نەکا خۆ ئامادەکاری هەبێتن لەو جێژنەی. ملەتی کورد تێبووە هەر کابراایکی خوایی بووە و قوربانیان کردی و جێژنانی خۆشان بەکارهێنا و برادەراتیان خۆ برایەتی خۆشان بەکارهێنا، سەرێدانا خۆشەکەن. بازار ئەو جەژنی لە ساو جەژنانی تر باشترە، خاص جەژنی ڕەمەزان جەژنی پێشتر، چونکە کەرەنتینە نەمایە، خەڵکە زیاتر دەدەستن. چەند کەمێک نرخیش بەرز بیتەوە، بەس بەو شێوەی نییە تاسی لە بازارەکە بکە. باشە بازارمان باشە ئەوساڵ. بەێ خەرک یعنی بەڕاستی یعنی ئیتیمام بە بۆنیانەکانەدان تایبەتی جژنی قوربانی جژنێکی گەورەی عەزیز و مبارەکە و خەرک پابندە بە بۆنە ئاینیەکان. سەبارەت بە ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان لە کۆنتڕۆلکردنی بازار و جێگیرکردنی نرخ و ڕێگری لە خستنە بازاڕی خۆراک و کاڵای خراپ، لێژنەی ئابووری سۆران دەڵێت ڕۆژانە چاودێری بازاڕی قەزاکە دەکەین تا وەکو لە سەروبەندی جەژندا خۆراشی خراپ یاخود ماوە بەسەرچوو ساغ نەکرێتەوە. لەگەڵ هاتنی جەژنی قوربانی پیرۆز نزیک بوونەوەی سەردانەکانمان چڕتر کردوتەوە بۆ بازار، کردیتمانە سێ شەفت بەیانیان نێوەڕۆن ئێوارەیان و بە زۆری تەرکیزمان لەسەر هەموو جۆرە خواردنەکان کردەوە ئەوەی بۆ جەژن پێویستن و بڕێکی زۆر دەستمان بەسەر تەرەزات داگرتووە و گەزۆی ئێکسپایر و ماوە بەسەرچوو. ساڵانە لەگەڵ هەردوو جەژنەکەدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە جۆش و خرۆشەوە ڕوو لە بازاڕەکان دەکەن، چ بۆ کڕینی پێداویستی جەژن و چ بۆ قوربانی لە جەژنی قورباندا. ئەم دیاردا کۆمەڵایەتیەش بە بڕوای شارەزایان جوڵەیەکی باش بە بازاڕەکان دەدات و ئابووری هەزاران خێزان دەبوژێنێتەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.